حتى ئێستا نەگەیشتمە وەڵامێکی برێن دەقیق بیتەوە. تەڵەبەی پۆلی شەشم دەمەوێت بچمە بەشی یاسا. بەڵێ قوربانیان. نازانم ئەم تەواو نەچیمە ناو بابەتەکان، بەس ئەوەی گوێم لێ بۆ دەرێن ئەو بەشە پارەکەی حرامە. با من شتێک هەیە بۆ جەنابتی ڕوونەوە کەم قوربانیان. ئێمە مقارنەمان هەیە لە بینی شریعەت و قانونی دەستکردە. باشە؟ ئەگەر تۆ بڕۆیتە بەشی قانونەوە بەشی یاساوە، طبعا مقارنەی هەردووکیان ئەەکەیت، یعنی هەردوو زانستەکە خوێنی، هەم شریعە هەم قانون، ئەم قانونە دەستکردەیەکەوە پێوتێ قانونی وەضعی. باشە قوربانیان، تۆ توانی لەوێ باشە لەوێ دیفاعێکی زۆر جوان لە شریعەت بکەیت و ئەتوانی مقارنەیەکی زۆر جوان لە بینی شریعەت و یاسا دەستکردەکانە بکەیت. یەکەی دوو ڕۆژتر ئەتوانی یعنی ئەندامێکی زۆر چالاک بی بۆ ئیسلامە بتوانیت بەرپەرچی ئەو یاسایانە بدەیتەوە کەوا دژی ئەم شریعەتن. ئێمە زۆر جار گەنجێ دیێ مامۆسایە دیێ هەر لە خۆیەوە قساکە لەسەر بابەتێ بێ ئەوەی ئاگای لە یاسای وەضعی هەبێت. باشە؟ ینی زۆر جار بە یاسای وەضعی حکمی داوە بۆ خەڵکە، یاسای و قانونێکی دەستکردی ئەلمانیە قسەی کردووە بۆ خەڵکە و بە جوازی سیژزانی و بە ڕاستی زانیوە، چونکە شارەزایی لە بابەتەکە نەبووە. بەڵام ئەگەر تۆ بڕۆی لەوێ بخوێنیت، باشە، لەبەر ئەوەی خزمەتی ئیسلامی پێ بکەیت و شارەزایی پێیاکەی لە قانون و لە شریعەتدا، ئەو کاتە هیچ کێشێکی تیانی قوربانی. مامۆستا وەڵی من یانی تەواو شارەزایم لە بەشەکە نییە، بەس ئەوەی ئەمنیان برێ لێ سارد کردەوە ئەو بەشە پارەکەی حرامە، من لەبەر حرامە هیچ قوربانیان پارەیەکی خۆ تۆ جاری هێشتا نەمەحاماتت هەڵبژاردووە، نە ئیختیساست وەرگرتووە، نەبوویتە بە حاکم، تێگەی خۆ تۆ دوو ڕۆژتر ئەتوانیت، یعنی ئەتوانی ماجستێر بێنی، ئەتوانی دکتۆرا بێنی، ئەتوانی اختصاص بێنی لە قانون و شریعەیە، ئەتوانی اختصاص وەرگری لە يعني لمقارنة بين دينكان، المقارنة بين الأديان، أتواني اختصاص بيني لشريعة دا، أتواني اختصاص بيني لمقارنة كردني قانون وشريعة دا، أو كاتد دا كوكي كاريكي زور زور باش بي، ولا هر سيكتريك ولا هر شوينكار دا بمزليتو أتواني خزمت بو شريعتك يقول بانجا.